جناحكم لي خوشحاڵم دووبارە بێ عزیز دەگەمەوە لەوانەکانی بیرکاری پۆلی 12 ئەوڕۆ دێنە سەر پێداچوونەوەی بەشی پێنجەم دێم پێداچوونەوە بۆ پرسیاران دەکەین کە پێویستە پێداچوونێک پێدا بکرێت و کە دەبێت لەسەری ڕاوەستی دووە نمونە لە پێداچوونەوەی بەشی پێنجەم کە لاپەڕە 183 لە کتاب شاری پێنجەمانەیە فڕۆکەیەک دوای بڕینی خۆشەویستان فڕۆکەکمانەیە ئەو فڕۆکەیە دوای بڕینی فڕۆکەیەکمانێ لەوەستان دەست دەکات بە جوولە بە تاودانێکی نەگۆڕ کاتە تاودان چییە؟ نەگۆڕ دوای بڕینی 1350 متر واتە ئەم وایە کە لێ بڕی تێنە تا دەگاتەوە خاڵەکە پێ دەوێتی خاڵی هەڵسان خاڵی هەڵسانی فڕۆکەکە چەندی بڕیە فڕۆکەکە واتە لادان دەکاتە 1350 متر بڕیت و چەندی پێویستە تا هەڵدەستینە لەوم وایە کە بڕیتی کاتە کات 30 چرکەیە دەیەوە لە کاتێوەی کە فڕۆکەکە هەڵدەستی واتە لەو خاڵێکەوە فڕۆکە تێدا هەڵدەستی خێرایی چەندە دەمانەیە خێرایی فڕۆکەکە لێرە بدۆزینەوە ئەمەمان دەزانین کاتێک کە فڕۆکە دەست بە جوولە دەکاتن لە خاڵی وەستان دەست بە جوولە دەکات کاتە ئەوە خاڵی جوولەکردنە کە پێ دەوتێت خاڵی وەستان واتیان خاڵی سەرەتا لە سەرەتا هەمومان دەزانین لادانی سەرەتای سفرە کات سفرە و خێراییش سفرە پرسیارەکە دووبارە دەکەمەوە فڕۆکەیەک بە تاودانێکی نەگۆڕ دەستی کرد بە جوولە دوای بڕینی 1350 متر هەڵسا واتە لەو خاڵێک کە فڕۆکە تێدا هەڵدەستی چەندی بڕیە لادانەکە 1350 متر پاش تێپەڕبوونی چەند 30 چرکە یعنی ئەو ماوەی کە بە 1350 متر بڕیتی بە چەند چرکە بڕیتی بە 30 چرکە بڕیتی ئەوە داوا دەکاتن خێرایی فڕۆکەکە لە کاتی هەڵسان چەند بە خۆشەویستان ئێستا دێین ئەمە ئەوەی کە دایکەمە لادانە دوێ و تاودانیش نەگۆڕە دێین لە تاودان دەست پێ دەکەین هەتا دەگەینە لادان لێین گریمان تاودانی فڕۆکەکە بە ئایبی و خێرایی فڕۆکەکە واتە ڤیتی هەمووان دەزانین دەکاتە تاوکاری تاودان ئەیتی دیتی ئەمەش تاودانە بە ئەیدانە دیتی کاتە ڤیتی دەکاتە ئەیتی کۆ سیەک لە وەستان ئەمە دەزانین خێرایی سفرە و کاتیش سفرە خێرایی سفرە و کاتیش سفرە بەدانانی لە هاوشەیەک خێرایی سفر و کات سفر کۆ سیەک دەردەچی سیەک دەکاتە سفر ئەو نرخی سیەکە لە خێراییەکە دابنێماتە هاوشەیەکەم ئەیتی ئەوە خێرایی فڕۆکە ئەمە لێرە پێویستە ئەو خێراییە بەکاربینین کە لێرە دەستمانە بەڵام ئەوەی کە
گرفتەکەیە ئەمە تاودان بێت بۆیە پێویستەکە تاودان بینەوە ئەوەی کە لە زانیاریەکانی پرسیارەکە دایتەوە لادان دایتەوە لەگەر کاتی هەڵسان لێ پێویستە لادانش بدۆزی لادانی فڕۆکە S of t دەکاتە تاوکاری V of t dt VT کە AT dt S of t دەکاتە AT توان دوو لەسەر دوو کۆ سی دوو هاوشەی ڕەقەم دوو دیسان لە وەستان لادان سفرە و کاتیش سفرە لە وەستان لە خاڵی جوولەکردن لادان سفرە و کاتیش سفرە دەین ئەوانە لە هاوشەکەدا دەنین دەکاتە سفر ئەی سفر توان دوو دوو کۆ سی دوو دەردەچی سی دوو دەکاتە سفر بەدانانی سی دوو لێرە دەکا ئەیتی توان دوو لەسەر دوو سی دوو سفر ئەوە لادان ولادانمان هەیە چەندە دایتەمە لە پرسیارەکە 1350 تر و کاتیش چەندە سی چەکە بین لێرە دانین 1350 ئەی سی توان دوو لەسەر دوو دەردەستن یان جاران دووش بکەین جاران دوی دەکەین لێ خۆمان لەو دوی ژێرە ڕزگار بکەین دەردەستن 2700 یەکسانە بە 900 ئەی سێگەشمان دوو جا کرد دەکاتە 900 هەردوو لای داوەشی 900 بکەین ئەوە ئەی چەند دەردێتن ئەی دەکاتە سێ ئەوە لە لادان تاودانی فڕۆکە ئەو تاودانەی لە چ دادنێن لە خێراییەکە دادنێن خێرایی دەکات سێ ئەوە خێرای فڕۆکە ئەمە خێرایمان لە چەندە لە کاتی هەڵسان لە کاتی هەڵسان خۆشەویستان تی کات سی مەترە سی چرکێ بوون دەی لێرە دادنێن دەکاتە سێ جاران سی دەکاتە 900 مەتر لەسەر چرکە ئەوە خێرای فڕۆکە لە کاتی هەڵسان دەینە سەر پرسیارش کە تاویان خۆشەویست هەندێک پێداچێنەوەی باش ئەوەتان لێ جارە شارتۆ لە ویزارە پرسیارە دەینە سەر پرسیارش کە لە پرسیارەکان پێداچێنەوەی باش پرسیار 11 دەگەر ئەوانە بزانیت تاوکاری سفر لە بۆ سێ نەچەی f of x dx دەکاتە 4 و تاوکاری سێ لە بۆ 6 f of x dx دەکاتە سالب 1 ئەوانە دۆزن ئەلیف تاوکاری لە سفر لە بۆ 6 f of x dx لەقیبا تاوکاری 6 لە بۆ 3 f of x dx لەقی جیم تاوکاری 4 لە بۆ 4 f of x dx و دال تاوکاری لە 3 لە بۆ 6 سالب دال f of x dx بەس دووەگرتن لەو
بەیانێک کە درایە لە تاواکاریەکان ئەمە دەین نرخی هەرێک لەو تاواکارە سنووردراوانە دەدۆزینەوە. سەفر لەوە شەش دەتوانین ئەو تاواکاریە دابەش بکەین بە پێوەی کە درایە دەتوانین بیکەینە دوو تاواکاری. تاواکاریەک لە سەفر لەوە سێ f of x dx کۆ تاواکاریەشکە لە سێ لەوە شەش f of x dx بە پێوانی کە لە پرسیارەکە درای تەمەن. لە سەفر لەوە سێ بایەکەی دەکاتە چەند؟ دەکاتە چار و لە سێ لەوە شەش نرخەکەی دەکاتە ساڵ یەک و کۆی بکەینەوە دەکاتە چەند؟ تاواکاریەکەی دەکاتە سێ. لێرە ئەگەر تەماشا بکەین سنوورەکانمان پێچەوانەیە لەگەرەوەی کە لە پرسیارەکە درایە. لێرە دێم سنووری تاواکاریەکە پێچەوانە دەکەینەوە. واتە دەیکەمە سێ لەوە شەش. هەمومان دەزانین لە سفەتەکانی تاواکاری سنوورە کاتێک کە سنوورەکە پێچەوانە دەکەینەوە ئەوە بەهای تاواکاریەکە دەگۆڕێت دەبتە ساڵ. ئەو کات ئەو بایەشمان هەیە لە پرسیارەکە سێ لەوە شەش دەکاتە چەند؟ دەکاتە ساڵ یەک لێ ئەنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە یەک. بین تاواکاری چار لەوە چار کە هیچ پەیوەندی بۆ دراوانە نییە کە لە پرسیارەکە درایە چ دەکەینەوە؟ ئەمە لە سفەتەکانی تاواکاری سنووردا کاتی خۆی وەرماگرت ئەگەر سنووری سەر واتە زمترین ڕاددە یەکسان بۆ بەرزترین ڕادەی تاواکاری واتە دوو بەهای یەکسانە لە دەرەنجی کە جیاوازی نێوانیان دەکاتە چەند؟ دەکاتە سەفر. لێ چار لەوە چار کاتێک کە سنوورەکانی تاواکاری یەکسانە ئەنجامەکەی هەمیشە سەفر. پرسیارێکی واشمان هەیە لە هەڵبژاردنەکان لێرە بیرتان دێمەوە کە ئەنجامەکەی کو بەکاردێنێت. لە سفەتەکانی تاواکاری ئەمە دەزانین نەگۆڕەکان دەستنە دەرێ تاواکاری f of x dx و ساڵبدا جاران سێ لەوە شەش تاواکاریەکەی دایکەون کە دەکاتە ساڵب یەک لێرە لە زیاتەوە ساڵب یەک دادەنێن و دەکاتە دا. دێنە سەر پرسیارەکان شازدە تا نۆزدە کە پێویستە لەسەر ڕاوەستین لێرە ئەو پرسیارانە حەڵ دەکەین. پرسیاری باشن و ئاسانیشن لە ئاین کاتە. پرسیاری شازدە تاواکاری x توان دوو کۆ یەک توان سێ dx. پرسیاری حەڤدە تاواکاری x توان دوو ڕەجی دووجار x توان دوو کۆ سێ و پرسیاری هەژدە تاواکاری ساین سێ جار x کۆساین x و پرسیاری نۆزدە کە پێکهاتێ لە تاواکاری ساین تێتە لەسەر یەک کەم کۆساین تێتە هەمووی دی تێتە. ئازیان لێرە دەبێ ئاگامە لە یاسایەکانی تاواکاریە بتین کە لە وانەکانی یەک و دوو سێ و چار خیلمان بەتایبەتەوەی کە لە وانەی سێم خیلمان ڕێگاکانی هەژمارکردنی تاواکاری کە دوو ڕێگای گرنگ بوو هەیچ بە لەجاتی دانانی گۆڕا و لەگەر بەشبەشکردن. ئەگەر تەماشا بکەین لێرە ئەگەر تەماشا نەخشەیە بکەین کە نەخشەکە داتەشا بکەین دەکاتە 2x لە دەرەوەی کەوانەکە هیچ ئەکسێکمان نییە و دروستکردنی x کارێکی ئاسان نییە. لێرە پێویست دەکات سپین کەوانەکە بکەینەوە دەیکەینە کەوانەکی یان ڕاستەوە خۆی دەیکەوە بە سەرمێنرای دوو ڕادەدار کراوەی دوو ڕادەدار یان دەیکەوە کەوانەکی دووجا توان دوو و کەوانەشکە کە توان یەک.
دەی کانەکە یەکەم دەکەینە دووجار لە کاتە یەکەم دووجاران ڕادەی یەکەم جاران دووەم کۆ دووەم دووجار کانەکەی کە وەکو خۆی دووبارە دەنووسینەوە. دەی ئەو کانە باسمان کرد چ دەکەین کانە پلەکان دەکەینەوە جاران دەکەین لە کات x توان 6 کۆ 2x توان 4 کۆ x توان 2 ئەوە چمان جارانکە x توان 2 کە جارە دەین یەک جارانی هەموو ڕادەکانی کانەکە دەکەینەوە لە کاتە کۆ x توان 4 کۆ 2x توان 2 کۆ 1 dx پاشێک دێن ڕادە یەکچووکان کۆ دەکەین لێرە x توان 6 ڕادەکمان x توان 6 بی لێرە یەک لەگەر دوو دەکاتە 3x توان 4 دوو لەگەر یەک دەکات 3x توان 2 کۆ 1 dx تاوکاریۆی دەکات یەک لەسەر 7 x توان 7 کۆ 3 لەسەر 5 x توان 5 واتە توانەکان یەکی لە زیاد دەکەین داوەشی توانەکەی دەکەینەوە ئەوە دەکات 3x توان 3 لەسەر 3 3 لەگەر 3 دەڕوا دەکاتە x توان 3 یەکیش دەکاتە x هەمووی کۆ سی بێنە سەر پرسیاری 17 دێنە سەر پرسیاری 17 خۆشەویستان لێرە کەرتمان هەیە و ڕێژمان هەیە دێن ڕێگەکە پێناسە دەکەینەوە لە اتصال 1 لەسەر 2 x توان 2 dx ئەگەر تەماشا بکەین لێرە نەخشەکمان هەیە داتاشاوەکەی جارانی خۆیەتی دەتوانین بە دوو ڕێگا حەل بکەین دەتوانین بە ڕێگای u بەلیزاتی دانانی گۆڕاو دەتوانین داتاشایی وەگرین دەبتە 3x توان 2 لێرە سێمان نییە لێرە پێویستە خۆمان لەو سێ ڕزگار بکەین لەسەر 3 دەبتە 1 لەسەر 3 du x توان 2 بین ئەوانە دانینەوە لە جیاتی x توان 3 کۆ 3 چ دادەین u ساڵ 1 لەسەر 2 و لە جیاتی x dx ایش چ دادنین 1 لەسەر 3 du دادنین ئەو 1 لە 3 لەسەر دەڕێی کانەکە ئەوە دەکاتە u توان 1 لەسەر 2 1 لەسەر 2 کۆ 3 ئەوە هەڵ دەگەڕێتەوە دەبیتە 2 لەسەر 1 uش ئەگەر بیگەڕێنەوە سەر ئەسڵەکەی خۆی چییە x توان 3 یان دەبیتە ڕەجی x توان 3 کۆ 3 کۆ 3 و دەکاتە 2 لەسەر 3 ڕەجی x توان 3 کۆ 3 کۆ 3 و دەتوانین بە ڕێگایشکە حەلی بکەین ڕاستەوخۆ ئەگەر ئەوماندانەوە نەخشەکە بیتن لێرە ئەگەر جارێکە بیتن ڕاستەوخۆ ئەگەر ئەوماندانەوە نەخشەکە بیتن داتاشاوەکەی دەکات 3x توان 2 dx لێرە سێمانیە پێویستە ئەوە جارانی چەند بکەوێ جارانی سێ بکەین دەبتە x توان 3 کۆ 3 توان ساڵی 1 لەسەر 2 x توان 2 dx وەتمان پێویستمان لێرە چی هەبیتن سێ هەبی کە جارانی سێ دەکەین لە هەمان کاتە دابەشی سێ دەکەین لەو حاڵەتەوە نەخشەیە ئەوەش دەبیتە داتاشاوە بکەین لێرە تاوکارەکەی ئێستا دەتوانین ڕاستەوخۆ بکەین 1 لەسەر 3 بە پێی توانەکە کەوانەکە 3 کۆ 3 x توان 3 کۆ 3 توان 1 لەسەر 2 1 لەسەر 2 کۆ 3 ئەوەش کە هەڵ دەگەڕێتە یەکسەر دەبتە 2 لەسەر 3 ئەوەش ڕەگە دەبتە x توان 3 کۆ 3 کۆ 3 چ ڕێگا بەکاربێن یان چ ڕێگا لە جیاتی دانانی گۆڕاوە بەکاربێنی هەردووچیان هەر دەتوانین پێی حەل بکەین لێرە لێکدانی دوو نەخشەمان هەیە خۆشەویستان یەکێکیان ئەگەر دابین نەخشەکەی ئەیکەن داتاشاوەکەی دەکات لۆن من ئەگەر ئەوەمان دانا ئەو f داتاشای ساینی چییە؟ دەتە کۆساین یان ئەگەر وا دابنێنەوە کانەکت هەیە ساین x توان 3 ئەوش کۆساین ئەویان دەبتە نەخشەکە داتاشاوەکەی هینا کانە دەکاتە کۆساین کاتەوە ڕاستەوخۆ دەتوانین تاوکاری وەگرین بە پێی توانەکە یعنی نەخشە جاران داتاشاوەکەی سەر تاوکاری وەردەگرێتە ساین
x توان 4 ساین توان 4x لەسەر 4 کۆسی بێنە سەر پرسیاری 19 دیسان عینە ڕەتمانەیە پێناسەی دەکەین و دەبێنە خۆمان لە ڕزگار دەکەین دەبێنە سەرەوەی یەکەم کۆساین تێتە هەمووی توان سالبێک لەسەر دوو جارانی ساین تێتە دی تێتە ئەگەر وا دابێ ئەوە ناوکانێکە نەخشەکەیە ئەگەر داوشای وەگرین داوشای سفڕی وای دەبێتە سالب داوشای کۆساین سالب ساین تێتە ئەگەر سال بە جاران بکەی دەبێتە چی ساین تێتە دی تێتە واتە گەرەوە نەخشەکە بیتن ئەوە داتاشکاوەکەیت خۆشویستە لێ ڕاستەوخۆ دەتوانین تاوکاری وەوی وەگرین دەبێتە یەکەم کۆساین تێتە توان یەک لەسەر دوو یەک لەسەر دوو کۆسی ئەوەش کە هەڵدەگەڕێتە دەبێتە دوو ڕەجی یەکەم کۆساین تێتە کۆسی دەشتوانی بە دووبارە پێناس داتاشاوکردن دڵنیابی لە وەڵامەکەت کەەوە ڕاست دێنە سەر پرسیاری 20 کە داوای بەهای ناوەند دەکاتە لەو پرسیارە با بزانین ئەیشکو حەل دەکرێتن دوو پرسیارمان هەیە لەسەر بەهای ناوەند بەهای ناوەند بدۆزەوە لە ماوەی ئای لە قیاری فیلم f of x دەکاتە ڕەجی x و ئای ماوەکەی کە داگێت و سەفر و چارە و لە قیبایی f of x دەکاتە ڕەجی x صفر لەبۆ ئەی خۆشەویستان وەدەزانین بەهای ناوەند کو دەدۆزرێتەوە یاساکەی وایە بەهای ناوەند لە کاتێک لەسەر b کەمێ واتە تاوەکاریەکە داوەشی درێژی تاوەکاریەکە دەبرێتن ئەی لە بۆ df of x dx ئەوان هەیە ئەوەش b دەکا یەک لەسەر چار کەم سەفر تاوەکاری سەفر لە بۆ چار و نەخشەکەشمان f of x کە ڕەجی یەکسەر پێناسەی دەکەینەوە دەکاتێک لەسەر دوو dx ئەوان دەکاتێک لەسەر چار تاوەکاری وەش دەکات x توان سێ لەسەر دوو سێ لەسەر دوو لە سەفر لە بۆ چار دەکا یەک لەسەر چار ئەوە هەڵگەڕێنە دەبیتە دوو لەسەر سێ ئەوەشیان دەکاتە x و ڕەجی x لە چەند لە بۆ چەند سەفر لە بۆ چەند دەشتوانی وان نەینووسی هەروەکو خۆی بێریەوە ئەوهاش دەتوانین بینووسی جار ڕادەی سەردانی کە ئەو جار ڕادەی خوارەدانایی کە سەفرەوە ئەوە لەگەڵ کوڕ دەبێتەوە دەبێتە دوو ئەوەش جاران بکەین سێ جاران دوو دەکاتە شەش ئەمە هەمووان دەزانین چار ئەگەر بە شێوەی توان بنووسین دەکات دوو توان بوو سێ لەسەر دوو دوو لەگەڵ دوو لەڕا دەکات دوو توان سێ دوو توان سێش دەکاتە هەشت ئەوە دەکاتە هەشت کە سەفر و دەکاتە هەشت لەسەر شەش ئەگەر سادە بکەینەوە دەکاتە چار لەسەر سێ بەهای ناوەندە بۆ ئەو نەخشە بێنە سەر لە قیبا بابزانین کو بەهای ناوەندە و نەخشەش دەبینەوە بەهای ناوەند دەکات یەک لەسەر b کەمێ ئەی لەبۆ b تاوەکاری f of x dx ئەوان هەیە ئەوەش b یەک لەسەر b کەمەی واتە ئەی کەم سەفر
لصفر لبو أي أوشيان أي أقرأ كشف ناسب كين دكات إكس توان يجلس دو دي إكس أو دمينة يجلس أي أو نقول كأيه ديتدري توكاري كين أو دمينة توكاري إكس توان يجلس كدكات السيلة سردو لصفر لبو أي لقى كرده بيتها أو دولة السياج داوش زاران كذا كين داوش كذا كين زاران الله قرأته تدولة سرسة أول جاكر بس عليه منو شيء دكات إكس رجي إكس لصفر لبو أي دولة سرسة زار راضي سرو دادين كم راضي خواري صفر زاران رجي صفر بوشتري ودكات دولة سرسة أو برا دكات صفر سدة منيتون أي رجي أي بهاي ناوند لو هون نقشية دكات خوش إنسان دين سر كتاب بسيار لبيداتينوا أي جو بسيارة مانه كبيرة كي درايا دريو نقشية بدوزو سيار بيشتدو دريو نقشية بدوزو أو مرزانة باصل عن دكاتن سينا شيء دايرتو لقوي نكايا وأتفهم كنوي نشكال داير بسيارة Share complete stuff. أول كات كذا. لا كات لا آخر ما تقدر ممكن. مشكلة نية يكسر دسم. قاعد شوش بيك. خوش هستن دين سر آخر بسیاری بیستو یکا در او نقشه بدوزه که مرزان پاسدان دکاتن مرزکان چیه؟ بهای یک وقت بهای یک کاتا چار و اگر داتا شایشی بکن کاتا چی؟ کاتا دو اکس اگر تماشا بین کام بکن همیان اگر یک دانه باید که لکاتا چار اگر یک دانه لکاتا چار یک دانه لکاتا چار اوه کات هم نقشه کام مرزی یکم اتره که اف of یک لکاتا چار اوه دیمینه تو داتا شاکه که اف of داتا شاکه بکاتا دو اکس اما همان زن دارشای نقشه چی هلی لکاتا نگور وقت اکسی کدا نامینه تو لولا لقي سيلة والله مكان دردس دمينته والله مكان الوان أو دو لقيه كان لقي أيو لقي بي لقات لا أجر هالشيء كان يتمشاك خوش يستاهل أولا لقي بي التايمين هالشيء كي بوش كليه نقشة دوزاتي تساليك وسروا أو يتكشن شنویه چی آسوی هیا بابری تاریکا و آن هاشی لقسی دکات لقیبی ما ای لقسی هاشی رو کردن لقسی کد آن شنویه چی بابری تاریکا لنقشه چی دوزا آن اگر داتش را ورگریم دکات دو اکس
ئەوەشیان کە لە ڕشا وەردەگرین تاشتێکس کەواتەوەی کەم مەرجی دووەمی تێدا لە پرسیارەکەمان کامەیانە ڕوونکردنەوەی لقی بی دەکاتە خۆشەویستان. ئێستا تێدا چوونەوە پرسیارەکانمان هەمووی تەواو کرد دێنە سەر ئەو پرسیارانێک کە بە شێوەی هەڵبژاردنەمانە بابزای سمانێ لێ ئامادەکردن بۆ تاقیینەوە لاپەڕە چەندە خۆشەویستان لاپەڕە 185 کە زۆربەی پرسیارەکانی خۆشەویستان لە وەزاریات لێ گرنگێکی باش بن بۆ پرسیارانی کە لە ئامادەکردن لە تاقیکردنەوە یەکەم پرسیارەمانە دەرەگەر a لەوە b f of x dx کاتە a کۆ b دوو b ئەوە چ بدۆزینەوە a لەوە b f of x cos dx دۆزینەوە واتە ئەوە بەکاربین لەو پرسیارەکە ئەو دەڵێکیدە تاسوودی لێوەگرن وەڵامەکەی پێ دیاری بکەین هەروەکو لێرە دیارە واتەوەی داکەمە تا ئەو وەڵامی پێ دیاری بکەین بازانین دەی ئەو بەکاربین لە a لەوە b دەکاتە تاوەکاری نەخشەیەکە dx و دەکاتە تاوەکاری ڕادەی دووە بێگومان نەبارەکە دەستە دەرەوەی تاوەکارێکە دەکە a لەوە b dx ئەوە دایکەمە a لەوە b f of x dx دەکات a کۆ دوو b لێ سوودمەوە گر بەڵام ئەنجامەکەین بەکارینە کۆ ئەوەشان دەکتە x لە چەند لەوە چی لە a لەوە b a کۆ دوو b کۆ سێ جارێک ڕادەی سەرەوە دادنێ کەم ڕادەی خوار a کۆ دوو b کۆ ئەو سێ جاران دەکەین دەکە سێ b کەم سێ a لێرە دەبێتە ڕادە یەکچۆکان کۆ بکەینەوە سێ b لەبێ دوو b دەکاتە پێنج b و ئەو دوو ڕادێش کە لێک دەچن دیسان کۆیان بکەنێتە سالب دوو a دەین بابزانین کامە لە وەڵامانی لە پرسیارەکە دایکەمە وەڵامە ڕاستەکەیە وەڵامەکەمان پێنج b کەم دوو a ئەگەر تەماشا بکەین پێنج b کەم دوو a لێیە وەڵامی لەقی دی وەڵامە ڕاستەکەیە ئەوە پرسیاری یەکەم دێنە سەر پرسیاری دووەم دەتوانین لێرە سوودی لێوەگرین ئێربایەکەی دۆزەوە کەوا دەکات ئەو تەواوکاری سنووردارە کاتە سەفەر تازە لە پێداچوونەوەی بەش خۆشەویستان پرسیارێکمان حەل کرد بەتوان چار لەوە چار دەتوانێت سنوورەکانی ئێستا نسبەتەکانی تەواوکاری دەکاتە سەفەر ئەوە واتە هەر تەواوکارێک ئەگەر ئەنجامەکەی بکاتە سەفەر دەبێت سنوورەکانیان یەکسانە واتە ئەو دوو سنوورە دەبێت یەکسانە واتە بەهای کێک کە نەزانراوە دەبێت چەند بیتن ئەویش دەبێت دوو بیتن ئەو کات دوو بڕی یەکسان کەم دوو بڕی یەکسان بکەین دەکات سفر لێ بەهای کێک دەکاتە دوو و دەشتوانێت ئەگەر ئەو سیفەتە بەکاردێنین کە زۆر ئاسانە دەتوانێت تەواوکاری وەرگین ئەوە دەبێت x توان سێ لە دوو لە بۆ کەی کاتە سەفر جارێک ڕادەی لەسەر سێ جارێک ڕادەی سەردان دەکات کەی توان سێ لەسەر سێ کەم جا ڕادەی خواردان دوو توان سێ لەسەر سێ دەکاتە سەفر ئەوە دەکاتە کەی توان سێ لەسەر سێ یان هەمووی جارانی سێ بکەین لەوەی خۆمان لە ژێرەکان ڕزگار بکەین دەبتە سێ ئەو وەختی دوو توان سێ دەکاتە هەشت ئەو بستەوبەری کەی توان سێ دەکاتە هەشت ڕەجی سێجا وەگرین ڕەج سێجاوی دێتە کەی ڕەجی سێجای هەشتی کە هەمان ئەو ئەنجامەیە کە لە سیفەتەکانی تاوەکاری سنووردار بەکاربانیدا
لێ ئەگەر تەماشاکەین لە وەڵامانێک کە درایتەوە با بزانین کامە وەڵام ڕاستە ئەوە وەڵامانێک کە درایتەوە ساڵ 2 ساڵ 2 بێگومان وەڵامی سی ڕاستە کە 2 دەینە سەر پرسیاری سێەم کە ئەوانە هەر هەموویان لە ویزاریا کەڕۆکو گوتم کام لەوانە دەکاتە ئەنجامی ئەو تاواکاری ئەمانە ئامانجی H یەک لەسەر H تاواکاری X لەبۆ X کۆ H F of T dt ئەگەر پرسیاری چارەمش ئامادە بکەین دەرەکان ئەمانە ڕووبەری ناوچەی سنووردا ڕووبەر سنوور دراو بەڕوونکردنەوەی دوو نەخشەی y یەکسانە بە x تواند و y یەکسانە بە سالب x و دوو ڕاستیەیە x یەکسانە بە سەفەر و x یەکسانە بە سێ هەر کاتێک کە ئامانجێک دەبینین و h مانەیە h زۆر جار لە پرسیارەکە h دەنووسریان تەمرین بە دەلتا x داهێنێ چاوە ببین دێیتەوە پێناسەی داتاشیا بە ڕێگای پێناسە ئەگەر جوانتر تەرتیب بکەینەوە ئامانجی h نزیک دێتەوە لە سەفەر ئەوە جاران یەکە بکەینێتەوە تاواکاری x لە x لەبۆ h f of t dt لەسەر چەند؟ لەسەر h ئەگەر تاواکاری f وەگرین ئەمە لە پێناسەی تاواکاری باسمان دەگوتمان تاواکاری نەخشە لە کاتە چی نەخشەی بنەڕەت نەخشەی بنەڕەتی شێماکەی خۆشەویستان f کەپیتەڵە x لەبۆ چی x کۆ h لەسەر h و دیارە کاتێک تاواکاری سنووردارمانە جارێک ڕادەی سەرەوە دانرین کە x کۆ h کەم ڕادەکەی خوارێ f of x هەمووی لەسەر چەند؟ لەسەر h و گۆچمان ئەوە پێناسەی داتەشا واتە داتەشا بە ڕێگای پێناسە داتەشای چی؟ داتەشای نەخشەی بنەڕەت ئەمە هەمووان نەزانین داتەشای نەخشەی بنەڕەت شتێک کاتە چی دەکاتە نەخشەکە f of x لێ کاتێک کە تاواکاری f کەپیتاڵ وەردەگری چۆن دەڵاتێ f of x لێ داتەشای نەخشەی بنەڕەت چییە؟ دەکاتەوە نەخشەکە کاتە کامە وەڵام ڕاستە ئەو وەڵامێک کە دەکاتە f of x ئەگەر سێری داتەشەیەکە بکەین لە وەڵامەکانی کە درایتەوە کامە وەڵام f of x وەڵامی لەقی دی وەڵامە ڕاستەکەیە دەینە سەر پرسیاری لەقی پرسیاری چارە لە پرسیاری چارەم داوای ڕووبەر دەکاتن ڕووبەر لە نێوان چەماوەی دوو نەخشە و دوو ڕاستیە ئەواتە ئەو دوو ڕاستیە دەکاتە ماوەی تاواکاریەکە دەکات ئەمە گەر دوو نەخشەمانە لۆی ناوچەکان دیاری بکەین دەی نەخشەکان خاڵ یەکتر بڕین دوو نەخشەکە دەبین ئەگەر دامانەوە f of x بی ئەوە نەخشەی g of x بی یەکەمیان x توان f of x یەکەشیان سالب x ئەو ساڵە جاران بکەینێتە x توان و کۆ x ئەوە لە یاساکە دادەنین دەیکەینە سەفەر شیتاڵی دەکەین x هاوەش وەردەگرین دەبێت x کۆیەک دەکاتە سەفەر یان x سەفرە کە سەفەر دانەی لە ماوەی تاواکاری کە هەر دەکاتەوە سنوورەکەی خۆی وەیان توانەی دووەم x دەکاتە چەند سالبێک سالبێک ئاشکرایە کە لە ماوەی سەفر و سێدا نییە لێ ماوەی تاواکاریەکە هەر دەکاتەوە ماوەی کە لە پرسیارەکە بە خۆی دیاری کرا ئێستا دەین ڕووبەر ئەی دەکاتە بای ڕوت بۆ ناوی تاواکاری ڕووبەر بە سالبێ بای ڕووت دادەنێ
لەچالە بۆچە سەفر لە بۆ سێ و گۆچمانەوە f of x کەم g of x پێیز ناکە دووبارە کردارەکان ئەنجام دێنەوە یەکسەر ئەنجامەکەی دێین لێرە dx دێین تەواوکاری وەردەگرین دەبێتە x توان سێ لەسەر سێ کۆ x توان دوو لەسەر دوو لە سەفر لە بۆ سێ جارێک ڕادەی سێرە دادەنێین دەکات سێ توان سێ لەسەر سێ کۆ سێ توان دوو لەسەر دوو کەم ئەو جارە ڕادەی خوار دادەین کە سەفڕە بێگومان ئەنجامەکەی ئەوەن دەکاتەوە سەفر و یەکسان سێ توان سێ دەکاتە 27 لەسەر سێ یەکسەر دەکاتە 9 ئەوشیان دەکاتە 9 لەسەر دوو ئەوە ئەگەر ئەو ژمارە لەگەڵ کەرتە کۆ بکەینەوە دەبیتە 18 کۆنۆ لەسەر دوو و ئەنجامەکەشی لە کۆتای دەبێتە 27 لەسەر دوو ڕووبەر لە نێوان چەمای ئەو دوو نەخشەیە کە بەو دوو ڕاستەیە لە دیاریکرا بابێن لە داتاشێکە تەماشا بکەین ئەو وەڵامانی کە ڕاستە لۆ پرسیارە کۆتا وەڵام کە وەڵامی هەیە ئاینەن دەکاتە چی 27 لەسەر دوو دێنێ سەر پرسیاری پێنجەم کە لێرە پرسیاری پێنجەمێ بەڵام لە کتابە عەرەبیەکە پرسیارش کە زیاترمانە ئەیش وەردەگرین لێ ئەیشمانینە باس دەکەین ئێستا دێنێ سەر پرسیاری پێنجەم خۆشەویستان دەرێ کەم لەمانەی خوارەوە دەکاتە ڕووبەری سوورناو لە نەخشەی f of x ئیتوانی x و g of x دەکاتە یەک لەسەر x و هەردوو ڕاستیەی x یەکسانە بە یەک و x یەکسانە بە دوو واتە لەو ماوەیە داوای ڕووبەرەکەمان لێ دەکات و پرسیاری شەشەمیش دوای لێ پیشانی دەدەین لە داتاشۆیەکە بابێن بیری ڕووبەر لەناو دوو نەخشە بینەوە ماوەکەمان یەکە بە دوو f of x کەم g of x واتە ئیتوان x کەم یەک لەسەر x هەمووی dx معلومە تەواوکاریەوە یاد دەکاتەوە خۆی یەک لەسەر x دەکاتە لەن x لە یەک لە بۆ دوو ئەگە بێن جارێک ڕادەی سەردانێ کەم لەن دوو ئەو جارە ڕادەی خواردانێ ئیتوان یەک کەم لەن یەک ئەوانەکە ئیتوان دوو کەم لەن دوو ئەوەشیان دەکاتە ئی کەم لەن یەک هەمانەزانی دەکاتە سەفر ئەو ساڵ بەجاران بکەین دەبتێ ئیتوان دوو کەم لەن دوو کەم ئی ئەگە بێن وەڵامەکە کەمێک ڕێکخێنەوە دەبتە ئیتوان دوو کەم ئی کەم لەن دوو بابێن سەری وەڵامی ڕاست بکەین لەوە پرسیارە لە وەڵامەکان ئەگەر تەماشا بکەین وەڵامی لەقی ئەی ئیتوان دوو کەم ئی کەم لەن دوو هەمانە وەڵامەیە کەمە لێ بەدەستمان کەوتێ لێ وەڵامی ئەی وەڵامە ڕاستەکەیە و باسمان کرد گوتمان پرسیاری شەشەم کە لە کتابە کوردیەکان دانیە لە کتابە عەرەبیەکان لەو پرسیاریان زیاد کردیە پرسیارێکی باشە لێرەش پێم باش بوو لۆنگۆش ئەو پرسیارە بینین لەرێ کام لەمانەی خوارە قەبارەی ئەو تەنە دەکاتن کە پەیدا دەبێت لە ئەنجامی خولانەوەی بە دەوری تەوەری x چی ئەو ناوچەی کە دەکرێتە بەو دوو بە ڕوونکردنەوەی ئەو دوو نەخشەیە دیاریکرا y یەکسانە بە ex و y یەکسانە بە ئیتوان x و هەر بەکە بە دوو ڕاستێنی چیش دیاریکرا x یەکسانە بە سەفر x یەکسانە بێت لێرە داوای چ دەکاتن داوای قەبارە دەکاتن کە لە نێوان چ نەخشەکمانەیە دوو نەخشە
نەخشە یەکەمە ئیتوان ئێکسە و نەخشەی دووەمیشمان وای ئێکسان ئیتوان سالب ئێکس و ماوەکە واتە کە بە دوو ڕاستەیە دیارێک ئێکس یەکسانە بە سفر ئێکس یەکسانە بە یەک ئەلێکتە ماوەی تاواکاری سفر لە بۆ چەندی لە بۆ یەک ئەمە دەزانین قەبارەی تەنێکە لە ئەنجامی خولانەوەی ئەو ناوچەیە بە دەوری تەورێکس پەیدا دەبیتن یاساکەی بەو شێوەیە پای ئەی لەوە بی f of x تواندو کەم g of x هەمووی تواندو dx قەبارە دەکاتە پای ئەوە ئەیەوە بی ماوەکە دەکاتن دەکاتە سفر لە بۆ یەک نەخشەی f of x ئەگەرەوە دانێ f of x-ە ئەوەشیان g of x دەکاتە ئی توان x هەمووی تواندو کەم ئەوەشیان دەکاتە ئی توان سالب x هەمووی توان چەند توان ئەوە کە دووجار دەکەین توانەکان لە کاتی بەرزکردنەوە جاران دەکرێتن واتەیەک جاران دوو دەبێتە دوو x ئەوەشیان کە جاران دەکرێت دەبێتە ئی توان سالب دوو x هەمووی dx واتە لە پرسیارەکە داوامە لێ دەکرد کامە لە قەبارەکان بۆ شێوە نووسرایە ئێستا دەین تەماشای وەڵامە ڕاستەکە دەکەین ئەگەر تەماشای وەڵامی کردی بکەین پای سفر لە بۆ یەک ئی توان دوو x کەم ئی توان سالب دوو x dx دەکاتە خۆشەویستان ئەوە هەموو ئەو پرسیارانە بوو کە لە بەشی پێنجەم کە تەواوکاری بوو پێویست بوو حەل بکەین و شکارمان کرد بۆیە هیوادارم سوودتان لێ وەرگرت بیتن و بە هیوای نمرەی باش بەدەست بێنن سپاس